سڵاو گوڵەکانم چۆنن؟ طبعاً ئەمڕۆ باڵ ئامادەکەم مریشک بەڵام بەس باڵەکەی طبعاً ئەیخەمە ناو مەنجەڵێکەوە باڵەکەم جۆن جۆن شتۆتەوە بەو شێوازە نە ئاوی تێبکە نە زەیتی تێبکە هیچ شتێکی تێمەکە تەنها باڵی مریشکەکە خۆی یاخۆ دەگە مریشکی شت لێ ناتوانانی بە هەمان شێوە ینی پارچەکانی تری بووە گەر حەزت لە باڵەکەی نەبوو ئەتوانی بە هەمان شێوە ئاوا بیکەیتە ناو مەنجەڵێکەوە سەرەتا هیچ خوێ تێمەکە تەنها لێی گەڕێ ئەو ئاواوی خۆی مریشکەکە چۆنە ئاوا بیاتەوە بۆ شێوازە لەسەر ئاگرداینێ و دواتر سەری مەنجەڵەکەت بنێرەوە لێی گەڕێ با بە ئیسراحەتی خۆی ئاواوێک دەربات و بۆ خۆی بکوڵێت. طبعاً سێرکەنەوە من ڤیدۆیە ئەم بەشەیم سریع کردووە ئاوا وردە وردە لەسەر ئاگرەکە بۆ شێوەیە جوانە کوڵێت. و ئێستاش کەوچکەیەک بێنە جوان جوان باڵەکە ئەم دیو ئەو دیو بکە. طبعاً لەوانەیە هەندێک حەزی لێ بێ باڵەکە ئەم بەشەی سەرەوەی تیانە بێ و ئەسڵان خۆشیڵەن خراپە بەڵام ڕاستەکەی من حەزم لێتی لەبەرەوە باڵەکە ئەو بەشەی تێیەکەم طبعاً ئاوا بۆ شێوازە تۆزێک سوورە بێتەوە ئەم دیو ئەو دیویکە ئەم بەشاڵێن لەبەرەوەی کە هەندێکی هەیە بە پرۆتین گەورە ئاکرێ هەرچی پرۆتینەکەی دەرزیەکەی ئەیان لەو بەشەی نابێ بخورێ بەڵام بەڕاستی من حەزم لێتی و هەچ کەسێکیش پێی خۆش نییە و نایەوێ بیخوا بەس بەشەکەی تریخوا توانێ و بەشە بە چقۆیەک لێ بکات و فڕی بدات و ئەوی تری ئاوا وەکو من بۆ شێوازە بیکاتەنەوە مەنجەڵێ. طبعاًەوە ئێستا دوای تقریبان 10 خولەک ئاوای لێهاو و ئێستا ئەم کاغەزی غارانەی تێیەکەین چەندانەیەک بۆی بۆنی خۆشتر بکات چکە وەزان مریشک بۆن ساردی لێە و دواتر خوێش بە هەمان شێوە خوێکە بە دڵی خۆتە چەنی تێیەکەی بەڵام من دائیمەن ئۆتۆمە تۆزە حەزم لە خواردنی سوێرە لەبەرەوە بەو شێوازە خوێکەشی تێیەکەی لە هەمان کاتە تۆزێک ئاوی تێیەکەی ئەنجا بەو شێوازە ئەم دیو ئەو دیوی بکە و دواتر سەری مەنجەڵەکە بنێرەوە لێی گەڕێت تا بە ئیسراحەتی خۆی جوان جوان هەم باڵەکە ئەقوڵێ هەمیش ئاوێکی جوانایەتەوە سەری بکەن. طبعاً من ئەمە ڤیدۆکانە بەڕووی پارچە پارچەم کردو یاومە لە یەک لەبەرەوەی ئاوا هەستەکەن یعنی بۆ نمونە 3 دقە دەرچوازان هەر 3 دقە 3 دقە نیە زیاترە بەڵام من کورتم کردوتەوە بۆی هەم ئێوە پێویست ناکە یعنیەوە درێژ بێ هەمیش بە ئاوا بێ باشترە. طبعاًەوە من پیازێکی وەسەط مام ناوەندیشم تێکرد. سێرکەن ئازیزان کۆتایەکی بۆ شێوەیە دەرچوو. طبعاً ئەو لینجاییەی کە لەو مریشکەیە دەرئەچێت بەتایبەت ئەو باڵا زۆر بەتام و خۆشە لەگەڵ زەڵاتەیەکە لەگەڵ هەر شتێکی ترا پێت خۆشە ئەتوانی پێشکەشیکەی بۆ هیوام سووتان لێ بینی بێت.